شكرا يا ربي شكرا، هديت قلبي شكرا، نورت دربي شكرا. شكرا يا رب، شكرا يا ربي شكرا، هديت قلبي شكرا، نورت دربي شكرا. شكرا يا رب، شكرا يا رب، يا منزل القرآن، يا خالق الإنسان، يا رب يا رحمن. شكرا يا رب، شكرا يا رب، يا منزل القرآن، يا خالق الإنسان. بەناوی خودایی کەشتی چاکمان پێ بەخشێت و واروها بە تۆبەکردن خراپەکانمان لێسرێتەوە. بێگومان یەکێک لە سونەتەکانی پێغەمبەری خۆشەویست کە لە بۆ منداڵەکانی خۆی ئەنجامدا و هەروە ئەمری بە سەحابەکان کردووە کە ئەنجامی بدەن، حەقیقەیە و سونەتێکی گەورەیە کە پێغەمبەری خۆشەویستمان ئەنجامی داوە. پێویستە کات لەسەر هەموو موسڵمانێکە و سونەتە زیندوو بکاتەوە. ئەمن وەکو تێبینیە کە نیباسیەکەم ئەم شەو کە شەوی ئەفتەمی لە دایکبوونی کچی منە، بێگومان گەورەی ئیسلام لەو شەوەوە دەرەکەوی، چکە بۆ لەو شەوانەی کە کچ لە دایکە بوو لە پێش هاتنی پێغەمبەری خۆشەویست، باوکەکان دڵیان ڕەقە بوو، ئیمان نا، ویژدانیشان لە جستە نامە، کردەوەکانی ڕابردویان لە پێش چاوەکەت کە خێزانی خۆی ژنە بەڵام کچی خۆی زیندە بە چاڵە کرد. گەورەی ئیسلام لێرەوە دەرەکەویت. بێگومان ئیسلام هەمیشە درەوشاوە بووە، وارووا ڕۆشنگەری لەگەر خۆینا، و هەروە خزمەتی چاچی بە ئافرەتان کردووە. ئێستا زۆر لە مافی ئافرەتان و ئەوانە ینی دێنە پێش کە ئیسلام هیچی لێ نەکردو. هەر لە سەرەتای لە دایک بوونیانەوە دیارە پێغەمبەری خۆشەویست فەرمانێکمان پێ ئەکات، ینی لێک نزیکردنەوەی خێزانەکان، واروها داوەتکردن و خواردن بەیەکەوە، واروها ئەو خۆشەویستی و تەبای و ڕێز و احترامێکە لە بینی ئەو تاکانە دروستە بی کە لە حەقیقەتدا بەشدارە بن. بێگومان ئەمن وەکو خەڵکی سۆران و هەروەها داوا لە خەڵکی سۆرانەکەم، وەروها داوا لە خەڵکی کوردستانەکەم، وەروها داوا لە هەموو مسلمانانی جیهانەکەم کە ئەم سونەتە زیندی بکەنەوە، چکە سونەتێکی گەورەیە، وەروها خۆشەویستی و ڕێز دروست دەکات، ئیمان و عەقیدەی مسلمانەتیمان زیندوو دەکاتەوە، وەروها پێگە و پێگەمان پەیامی خۆشەویستی پێغەمبەرمان لە دڵدا ئەچەقێنێت. من دڵخۆشم، واروها پڕ بەدڵ دڵخۆشم کە بوویمە باوی کچێک، ینی ئەو خۆشەویستیە زۆر لە بران گوتیانە من کچەکت پێیا بوو، گوتم وەڵا ئینشاڵڵا زاوایەکم پێیا بوو، خوای گەورە تەمەنی درێژکات. ینی ئەما لە دایکبوونی کچی بەوەی لەوانەیە زۆر کەس کە لە جاهیلیەت کچیان زیندە باچاڵە کرد، یەک لەوە کارەکانەوە بی کووە بیت ئەمە کچی خۆمان بدەینە کەسێک دوا ڕۆژ ببیتە ژنی کەسێک، ینی ئەو عەقلیەتە جاهیلیەتە هەبوو. بەڵام ئێستاوە ئەمن وەکو موسڵمانێکدان بەوەی دانێم کە کچێکم لە دایک بوو، ینی زاوایەکم بوو، ینی خۆشەویستی زاواش لە دڵمان زیندووە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. خوای گەورە ئینشاڵڵا لە هەرچی بەڵاو و موسیبەتە و دنیا دەی پارێزی ئینشاڵڵا. خوای گەورە ساڵحەی دەکاونیا. برایانی بەڕێزم، ئەو دینە ئەگەر وەکو خۆی جێبەجێ کەین و تەطبیقی کەین، باوەڕتان بێ هەم دنیامان دەبێ هەم دوا ڕۆژیشمان دەبێ. ئێستا بۆ نمونە سنەتێکیاوە کە سنەتی بە کوردەواری خۆمان پێی دەڵێن هۆزەبانە، لە زمانی عەرەبی لە عەرەب پێ دەگوترێ عەقیقە. عەقیقە و هۆزەبانە ئەوەیە کە ئینسان منداڵێکی بێ، کچ بێ یان کوڕ بێ، لەبەر ئەو بەخشش و فەزڵە کە خوا لەگەڵی کردو ئەو منداڵی پێداوە حەیوانێک سەر ببڕێ، و سنەتیشە بۆ کوڕان دوو سەر ببڕێ، بەڵام یەکی سەر ببڕێ هەر لە فەرمودەی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام فەرقی نییە. ئەتوانی هەم بۆ کچانێکی سەر ببڕێ بۆ کوڕانیشێکی سەر ببڕێ، ئەگەر ئیمکانێتی شەبوو دەوڵەمەند بوو ئەتوانی دوو حەیوانان سەر ببڕێ، و واش سنەتە چاکترە حەیوانی سپی بێتن، واتە
بەرغ بێ مەڕ بێ بەرام بێ ئەگەر ئەو دەست نەکەوت ئەو جا بێتە سەر جنسی دووەمی کە بزنەیانەوەتە نێریە ئەوانە بێتن. برایانی خۆشەویستم، تەماشەکە ئیسلام کە خوای پەروەردگار ئەو دینەی بۆمە ناردووە ئیهمالی نەکردووی، یعنی هەل لەو ڕۆژەی کە لە دایک دەبێ بەرنامە ڕێژی بۆ کردووی. یعنی پێمان دەفەرمێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە ڕێی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام، یعنی هەر منداڵ کە لە دایک بوو دەبێ بانجی دەگوێدا بدرێت، بۆ یەکەم شت کە دەچێتە ناو زهن و فکر و مێشتی ئەو منداڵی بانگ بێتن. چونکە نەک ئەوە قسەی ئێمە بێ، قسەی زانایان و پسپۆڕان و دکتۆرانە. دەڵێ منداڵ نەک کە لەدایک دەبێت کاتێک کە ڕحیەوە بەردێت لە تەمەنی دوای 6 مانجیدا یان دوای 4 مانجیدا ئەو منداڵە هەست بە هەموو شتێکی دەکاتن کە لە دەورەی دەگوزارێتن، هەست بە خۆشی و ناخۆشی دایکی دەکاتن، هەست بۆی دەکا کە دایکی دڵخۆشە و کەیف خۆشە، هەست بۆی دەکا کە دایکی غەمبارە و خەفەتبارە، و هەست بە دەوروبەری خۆی دەکاتن. لەبەرەوە بەڕاستی زۆر گرینگە ئینسان کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا منداڵێکی پێدەدا ئەو منداڵە بە لە هەنگاوە شەرعیەکانەوە دەست پێ بکەین، بۆی ئەو منداڵە کە گۆش دەبێتن مێشک و دڵ و دەرونی با بە بانجی خوا بێت تەبارەک و تەعالا. بەو بانگەی بێ کە خوای پەروەردگار دایناوە هەموو شەو ڕۆژێک 5 ڕۆژ لە هەموو عالەمی ئیسلامی ئینسان بیبیسێتن. ئەو منداڵە بابەوەی زهن و مێشتی پڕ بێتن. ئەو جا خۆشەویستانی خۆم ئەو سەربڕینە تەماشەکە ئەو حەیوانەی کە سەر دەبڕێتن جارێ وەکو سەدەقەیەکە بۆ ئەو منداڵە، وەکو سەدەقەیەکە بۆ ئەو منداڵە. جا ئەو جا ئەو خاوەنی ئەو ماڵەیە فێری بەخشین دەکا، فێری چاکەی دەکا، فێری ئەوەی دەکا کە ببەخشێتن، ئەو جا فێری ئەوەی دەکا کە خەڵکی دیکە بێن لە ماڵەوە کۆکاتەوە. ئێستا ئەوەی کە لێرە دانیشتوین هەموو دنیا بگەڕێ، هەموو ئەوروپا بگەڕێ، مەجلیسێکی وان دەست ناکەوێت. ئەو حبی سەدەقە و ماڵبەخشین و ئەوانە کە لە ناو مسلماناندا هەیە لەوێن دەرێ بە خەیاڵیش نایبینی، یعنی لێن دەرێ ژن و مێردن کە دەچن بۆ مەتام دەبێ ئەو پارەی خۆی بداویش پارەی خۆی بدا، ئیچش ئیلەفەی پارەی لەفەی پارەی هەمبەرگرێکی یان پارەی چی گوتی ئەو پەتاتەیەکی یان پیتزا و پیتزا هەرەوە هەر جەریمەیە بڵێ وەڵا پارەی هەردووکان بدە، یعنی کە شتێکی بەسیتە دەبێ ئەو پارەی خۆی بداویش پارەی خۆی بداتن. بەڵام کاتێک کە ئەو سنەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ مەیداناوە کە ئەنجامی دەین، ئێستا تەماشەکە لە هەموو ئەتوانم بڵێم کۆمەڵە عەشرەتێک لێرە کۆبووینەوە، کۆمەڵە خەڵکێک لێرە کۆبووینەوە. یەک یعنی فێر دەبین ئەمەش چاو لە کاک دکتۆری بکەین، وەڵاهی شتێکی زۆر جوانە با ئەمەش بیکەین. ئەو جا فێری ئەوە دەبین کە فەرق و جیاوازی نەکەین، هەموو چین و توێژەکان دەوروبەر و جیران و ئەوانەمان بانکەین. ئەو جا فێری ئەومان دەکاتن کە بەڕاستی ئینسان ناکرێ هەر بۆ خۆی بژێتن،